ماوەی 7 ساڵە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ناکۆکی نێوان هەردوو حکومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستان کە لە زۆرینەی قۆناغەکاندا بە هەڵپەسێدراوی ماوەتەوە و چارەسەر نەکراوە پرۆسەی بەرهێمهێنان و بە بازاڕکردنی نەوت و سامانی سروشتیە. سەرەڕای ئەو ناوکۆکیانە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2007 یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی پەسەند کرد. حکومەتی هەرێمیش دەستی بە ئیمزاکردنی گرێبەستی دەرهێنانی نەوت لەگەڵ کۆمپانیا جیهانیەکاندا کرد لەگەڵ بوونی یاسایەکی تایبەت بە دەرهێنان و بە بازاڕکردنی نەوت و گاز. بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو پرۆسەیە ناشەفاف و ناڕوونی زیاتر بەخۆ دەبینێ. بە پێی زانیاریەکان کە بڵاو کراوەتەوە لە هەرێمی کوردستان دەرهێنانی نەوت بە پێی ئەو یاسایە زۆرترین قازانجی بۆ کۆمپانیەکان و کەرتی تایبەتە و کەمترین داهاتی بۆ خەڵک و حکومەتە. ئەمەش بە پێچەوانەی ئەو یاسایی لە عێراق بۆ بە بازاڕکردنی نەوت کاری پێدەکرێت. لە هەرێمی کوردستان داهاتەکانی فرۆشتنی نەوت بەم جۆرەیە: لە 14 بۆ کۆمپانیەکانی دەرهێنانی نەوتە، لە 144 بۆ کۆمپانیەکانی حیزب و بەرپرس و بنەماڵەکان، لە 142 بۆ حکومەتی هەرێمە. لەو پشکەش با ڕێگەی ناڕاستەوخۆ بەشێکی هەردەچێتەوە گیرفانی کۆمپانیەکانی حیزب. با پێچەوانەی هەرێمی کوردستان سەرەڕای زۆری دانیشتوان و گرفتەکانی شەڕی داعش و شێوەیە ئەمنی و چەندین گرفتی تر هێشتا بارودۆخی ئابووری شارەکانی سنووری حکومەتی عێراق با تایبەتی لە ڕووی پێدانی موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان زۆر باشترە. لە دەرهێنان و دەستکەوتنی داهات لە نەوت و غاز حکومەتی عێراق دوو هێندەی هەرێمی کوردستانی دەست دەکەوێت. بۆ نمونە خەرجی دەرهێنان و موچەی فەرمانبەرانی بیانی و حەقدەستی کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت تەنها نزیکەی لە 14%. بڕی داهاتی نەوت کە بۆ حکومەتی عێراق دەمێنێتەوە نزیکەی لە 168 کۆی داهاتەکەیە. بە بڕوای شارەزانی بواری سامانی سروشتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەبێ گوێدانە بایەخی سامانی سروشتی لە ڕێی گرێبەستە ناشەفاف و پڕ لە کەم و کوڕەکانیانەوە سامانی وڵاتیان هەڕاج کردووە. لە ئەنجامی ئەم هاوکێشەیەوە خەڵک و نەوەکانی داهاتوو زەرەرمەندی یەکەمن. ئەوەشی سوودمەندی یەکەمە لە سامانی ئەم هەرێمە سوودمەندی یەکەمە کۆمپانیەکانی حیزب و کۆمپانیا بیانیەکانە. ئەنجامی ئەم سیاسەتە نادروستەش لە ئیدارەدانی سامانی وڵاتدا ئەوەیە کە هەرێمی کوردستان و خەڵکەکەی زیاتر لە 7 ساڵە کەوتونەتە گێژاوی قەیرانێکی ئابووری تاقەت پڕووکێن تا ئەو ڕادەیەی سادەتری مافی خەڵک و فەرمانبەر کە موچەی مانگانەیە بە کەم و کورتی و لێبڕین و دواخستنەوە دەدێت. تەنانەت قەیرانی موچە بە جۆرێک قوڵ بووەتەوە کە سەرۆکی حکوومەت وەک مژدانە خۆی هەواڵی دابەشکردنی موچەی تەنها مانگێک بەبێ لێبڕین ڕادەگەێنێت. کێمە لەو مانگەوە موچەی خەڵکی کوردستان بەبێ لێبڕین دابینی دەکەین